سڵاوتان لەبێت بەڕێزان هەواڵەکانی سعات نۆسان پێشکەشەکەم سەرتاش سەرجەم. سەرۆک بافڵ جەلال ساڵەبانی لە بەغداد چای دەکەوێت بە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق و جەخت لە دەسەڵاتی دادوەری و سەربەخۆی دادگاکان دەکەنەوە. لا کۆبوونەوەی تایبەت بە هەموار یاسای خانەنشینی بڕیار دەدرێت یاساکە بە جۆرێک هەموار بکرێتەوە کە کارمەندانی کەرتی تایبەتیش بە هەمان شێوەی کەرتی گشتی خانەنشین بکرێت. ئاسۆمامە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان تەئەکید دەکاتەوە ڕۆژنامەنووسان بە کورد و عەرەب و تورکمان و کورد و ئاشوریە و پێکەوە دەسەبەری سیاسەتی چەپکە گوڵەکەی ڕەوانشاد سەرۆک مام جەلال دەکەن. کەناڵی کەرکووک دەچێتەوە ناوچەی قەزای حەویجە کە تیایدا بەوتەی کە سوکارەکانیان پێشمەرگە بەدیلگراوەکان لەلایەن داعشەوە لاگۆڕی بە کۆمەڵ دانێژراوە. یەکەم حاڵەتی پەتای کۆلێرا لا کەرکووک تۆمار دەکرێت و بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی پارێزگاکەش دڵنیایی دەدات کە دۆخی توشبووەکە جێگیرە. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد چاوی کەوت بە فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق. لە دیدارێکدا جەخت لە دەسەڵاتی دادوەری و سەربەخۆی دادگاکان کرایە و هەردوو لا هاوڕا بوون لەسەر چەسپاندنی یاسا و پارێزگاریکردن لە دەستور لە پێناو سەقامگیری سیاسی ئابووری و کۆمەڵایەتی لە وڵاتدا. هەر لە دیدارەکەدا گفتوگۆ لەبارەی یەکخستنی هەوڵەکان و تەواوکردنی ڕێککاری یاسایی و دەستوریەکان کرا بۆ پێکهێنانی حکوومەتێکی نیشتیمانی خزمەتگوزار با بەشداری هەموو لایەنە سیاسیەکان و دروستکردنی حکوومەتێک کە ببێتە چەترێک بۆ هەموو عێراقیەکان و کار بۆ بنیاتنانی داهاتوێکی سەقامگیر بکات. فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق با گرنگی و باسی لە ڕۆڵ و پێگەی سەرۆک مام جەلال کرد و ڕایگەاند. عێراقی نوێ دەبێت سوپاسگوزاری سەرۆک مام جەلال بێت چونکە ئەو کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان بوو. هەروەها ستایشی هەوڵەکانی سەرۆک بافڵی کرد کە لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی کێرێنی بینیوە لە یەکخستنی هێز و لایەنە سیاسیەکان و هۆکارێک نەبووە بۆ دروستکردنی پشێ و دووبەرەکی. وتیشی ئێمە بەم هەنگاوە دروست و کاریگەریانە سیاسەتی حەکیمانی سەرۆک مام جەلالمان دێتەوە یاد و دڵنیایی نێچێتی نیشتیمانی کوردستان درێژە پێزەری و ڕێبازە دەبێت. لا بەرامبەردا سەرۆک بافڵ زاوای لە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری کرد ڕۆڵی مێژووی خۆیان بگێڕن و پارێزەری مافی هەموو عێراقیەکان بن بنەتەوە پێکهاتەکانیشەوە. هەروەها هاوکار و پشتیوان بێت بۆ داکۆکیکردن لە مافە یاسایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد چاوی کەوت با سەید عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمە. لە دیدارێکدا جەخت لە مانگی و هاریکاری نێوان هەردوو لاو سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی تری عێراق کرایەوە لە پێناو تێپەڕاندنی ئەو دۆخە سیاسیە چەقبەستووەی عێراقی تێکەوتووە و پێکهێنانی حکوومەتێک کە ببێتە مای بەدیهێنانی خواستی عێراقیەکان. لە درێژەی دیدارەکەدا سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی ڕوونی کردەوە دۆخی سیاسی ئەمڕۆی عێراق پێویستی با بڕیاری نیشتیمان پەروەرانەیە. دەبێت سازان و لێک تێگەیشتن بکەینە بنەمای کارکردن و هەمومان پێکەوە هەوڵ بزین وڵات بەرەو ئارامی و سەقامگیری ببین. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماڵی مام لە بەغداد پێشوازی کرد لە قەیس خەزعەلی میداری گشتی بزوتنەوەی ئەسای بەهلی حەق. لە دیدارێکدا کە دەرباز کۆسرەت ڕەسوول کارگێڕی مەکتەبی سیاسی و خالد شوانی و ڕزگار حەما ئەنجامانی مەکتەبی سیاسی ئامادەبوون بیرڕا لەبارەی دۆخی گشتی عێراق و یەخستنی هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ ئەڵگۆڕ کرا و جەخت لە چارەسەرکردنی کێشەکان و شەڕکردنەوەی هەوڵەکان کرایەوە. بۆزاڵبوون بەسەر ئاسەنگەکان و گەیشتن با ڕێککەوتنێکی نیشتیمانی لەسەر بنەمای هاوبەشی ڕاستەقینە کە چوارچێوەکەی دەستور و بەرژەوەندی گشتی بێت. هەر لە دیدارەکەدا بانگێشتی هەموو هێز و لایەنە سیاسیەکان کرا بۆ کۆبوونەوەیەکی نیشتیمانی و چارەسەرکردنی کێشەکان لەسەر مێزی گفتوگۆ و گەیشتن با ڕێککەوتنێک بۆ دەربازکردنی عێراق لەو دۆخە سیاسی تێکەوتووە حکوومەتێک دروست بکرێت کە عێراق بەرەو سەقامگیری سیاسی کۆمەڵایەتی و ئابووری ببات. سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی پەرۆشی سووربوونی یەکێتی بۆ ڕێککەوتن و
چارەسەرکردنی کێشەکان دووپات کردەوە و ڕایگەاند. هەمومان لە بەردەم دۆخێکی چارەنووسساز زین و پێویستە بڕیارەکانمان لە خزمەتگەل و وڵاتدا بێت. گیانی تەباوی پێکەوەی قوڵتر بکەینەوە و هەمومان پێکەوە هەنگاو بۆ داهاتوێکی گەشت بنین. قوبات ساڵبانی جێگیری سەرۆکی حکوومەت هێرەم سەرپەرشتی کۆبوونەوەیکی تایبەتی کرد سەبارەت بە هەمواری یاسای خانەنشێنی کە تێیدا بڕیاردرا یاساکە بە جۆرێک هەموار بکرێتەوە کە کارمەندانی کەرتی تایبەتیش بە هەمان شێوەی کارمەندانی کەرتی گشتی خانەنشین بکرێن. قوبات ساڵبانی جەختی کردەوە هەمواری یاسای خانەنشینی دەبێت لە چوارچێوەی کارنامەی کابینەی نوێم حکوومەتدا بێت سەبارەت بە هاوتاکردنی ماف و امتیازاتی کارمەندانی کەرتی تایبەت و کەرتی گشتی. ئەمەش لەلایەکەوە یارمەتی دەردەبێت لا گەشەکردن و بەهێزبوونی کەرتی تایبەت و زیادکردنی هەلی کار و لەلایەکی دیکەشەوە هان دەردەبێت بۆ هاوڵاتیان لە بری ئەوەی تەنها چاوەڕوانی دامەزراندن لە حکوومەت بکەن. بە هەمان امتیازاتی کەرتی گشتی دەتوانن لە کەرتی تایبەتدا بمەزرێن. دۆخی کۆمەڵایەتی و ئابووری هەرێمی کوردستان بگونجێت. بە بۆنەی یادی 153مین ساڵەی ڕۆژنامەگەری عێراقیەوە هەواڵ ئاستۆمامە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان بە گەرمی پیرۆزبایی لە ستافی لقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقی و سەرجەم ڕۆژنامەنووسان دەکات بە هەموونەتەوە پێکهاتەکانیەوە. لە پەیامەکەدا ئاستۆمامەند ڕایگەیاندووە ڕۆژنامەنووسان بە کورد و عەرەب و تورکمان و کورد و ئاشووریەوە پێکەوە دەستەبەری سیاسەتی چەپکە گوڵەکەی ڕەوانشا سەرۆک مام جەلال دەکەن. مامانجی قوڵکردنەوەی زیاتری پێکەوە ژیانی ڕاستەقینە لە پارێزگاکەدا. هەر لا پەیامەکەیدا ئاستۆمامەند تاکیدی کردوتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ چەند و چوون داکۆکی تاو لە ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕین دەکات و هانیان دەدات باوردی و بێلایەنە مامەڵە لەگەڵ پیشەیەکاندا بکەن. واڕەوەند مەلا مەحموود لە پرسراوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی 153 ساڵەی دامەزراندنی ڕۆژنامەگەری عێراق سەردانی نووسینگەی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقی کرد و پیرۆزبایی لە سەرجەم ڕۆژنامەنووسان کرد. هاوکات بە بۆنەوە لە بارگای سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق لە شاری کەرکووک مەراسیمێک با بەشداری بەشێکی زۆری ڕۆژنامەنووس و ڕاگەندکارانی شاری کەرکووک ڕێکخرا. سەندیکای ڕۆژنامەنووسان دامەزراوەیەکی فەرمیە و کاری پارێزگاری کردن و هاوکاریکردنی ڕۆژنامەنووسان. بە بۆنەی یادی 153 ساڵەی جەژنی ڕۆژنامەنووسی عێراقەوە پیرۆزایی لە خۆمان و لەسەر جەم ڕۆژنامەنووسانی کەرکووک بە هەموو نەتەوەکانەوەکەین. ئێمە لە کەرکووک وەک لقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق لە هەوڵ و کۆششی بەردەوام داین لەگەڵ ئیدارەی پارێزگای کەرکووک بۆ ئەوەی پارچە زەوی بە هەموو ڕۆژنامەنووسان بدرێت بە هەموو نەتەوەکانەوە. کاتی خۆی ئێمە کە ئەندام بووین لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دوایەوەی سندیکای ڕۆژنامەنووسانی عێراق دامەزرا هەوڵماندا لێرەش ببینە ئەندام بە هەمان شێوە بۆ وەڵامانێندایەوە کە تۆ ئەندامی لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ناتوانانی ببیتە ئەندام لە ڕۆژنامەنووسانی عێراق. بەڕاستی ئەمەش پێشێلکاریەکی یاسا بوو. ئێستا من ئەندامیم لە ڕۆژنامەنووسانی عێراق ئەندام بوومە لە ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئێستا وجودی نییە لە کەرکووک بۆیە منی شێکم لەوانەیە کە تاکو ئێستا بێبەشم لە مافهوم امتیازاتەکان. ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لەسەر ئاستی هەموو ژوورە بازرگانەکانی عێراق لە ڕووی داهێنان و بازرگانی و بەرهێنانەوە لە مەراسیمێکدا خەڵاتی ئاڵتوونی جێتی ژوورە بازرگانەکانی عێراقی پێبەخشرا. مەراسیمەکە بە ئامادەبوونی شاناسی ئیبراهیم محەممەد و ژمارەیەکی دیکە لە پرسراوانی حکومی و حزبی و بازرگانان و بەرهێنەرانی کوردستان و عێراق لە شاری سلێمانی بەڕێوەچوو. مەراسیمی خەڵاتی ڕێزلێنانە لە ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە ئامادەبوونی شاناز ئیبراهیم محەممەد کارگێڕی مەکتەبی سیاسی و
سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق و کوردستان و بازرگانان و ژمارەیەکی دیکە لە لێپرساوانی حکومی و حزبی یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق وەک چالاکترین ژوور لەسەر ئاستی هەموو ژوورە بازرگانیەکانی عێراق خەڵاتی ئاڵتوونی بەخشی بە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سەرۆکی ژوورەکەش دەڵێت لەسەر هەمان کاری پێشووتر بەردەوام دەبین. طبعا یەکەم خەڵاتە لە ئاستی مێژووی عێراقا بۆ یەکەم جارە کە ژوورێک هەڵبژێرێ بۆ یەکەم ژوور کە لە ئاستی عێراقا لە ڕووی چالاکیەکانیەوە حتممەنێکی ژوورە بازرگانەکان مشاوەری خۆیان کتۆ کۆبوونەوە خۆیان کتووە کار و چالاکیەکانی ئەمان بۆ چووە ئاگادارن لە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دنیادا و لە بازرگانیە لە داهێنانە لە هەموو کۆمەڵێشت تەبعاً پاڵی بۆ داناوەکەوە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی چالاکترین ژوور لە ئاسی عێراق هەڵبژێرێ. سەرۆکی یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراق لە وتەیەکیدا وێڕای پیرۆزبایی لە سەرۆک و کارمەندانی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی دووپاتی کردەوە وەک هەمیشە پاڵپشت و پشتیوانی تەواوی ژوورە بازرگانیەکانی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان دەبن. پارێزگاری سلێمانیش ڕایگەیاند بەدەستێنانی ئەم خەڵاتە مایەی سەربەرزیە بۆ سلێمانی. ئەمڕۆ لە سلێمانی ئامادەین بۆ بابەتێکی جیاواز هاتوین تاوەکو سوپاسی ئەم ژوورە بکەین لە پێناو ئەو کار و تێکۆشانەی ئەنجومەن و کارمەندی سەرۆکی ژوورەکە ئەنجامیان داوە لەبەر ئەوەی کارێکیان پێشکەش کردووە جیاوازە لە هەموو ژوورە بازرگانەکانی دیکەی عێراق و ئێمەش بەڵێن دەدەین پاڵپشتی بەردەوامیان دەبین. بالتأكيد نحن في الغرف التجارية پڕ بەدڵ سوپاسی ژوورە بازرگانیەکانی عێراقەکەم کە بژاردەیەکی ڕاستیان هەڵبژارد و ڕێگایەکی ڕاستیان گرت و بڕیارێکی ڕاستیاندا بە دەستنیشانکردنی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی وەکو یەکێک لە ژوورە سەرکەوتووەکانی عێراق و هەرێمی کوردستان لەم چەند ساڵەی دواییە. سوپاسی ئەو بڕیارەیانەکەین و پیرۆزبایی زۆر لە ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و بەڕێز سەرۆکی ژوورەکە و ئەندامانی ئەنجومەنەکە و هەموو ئەندامانی بەشدار لەم ژوورەیە ئەکەین. ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لەسەر ئاستی تەواوی ژوورە بازرگانیەکانی عێراق و هەرێمی کوردستان وەک چالاکترین ژوور لە ڕووی داهێنان و بازرگانی و وەبەرهێنان بۆ ساڵی 2020-2021 دەستنیشان کرا. پێدانی ئەو دوو خەڵاتە ئاڵتوونیەش لە یعنی ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێت هەر لەم شوێنە
خەڵکیان تەنانەت لە سێدارەش دەدا چەکدارانی داعش ئێرە بە هەمان شۆڕوفاتی تێدایە بەڵام بەشێکیان دەرکراون بەشێکیانیش هێشتاکە ماونەتەوە لێرە هێشتا دەرنەهێنراون. داعش دوای داگیرکردنی قەزای حەویجە بە چەند مانگێک لێرە نمایشی سەربازی دەکرد و پێشمەرگە دیلەکانی نمایش دەکرد. باسم محەممەد دانیشتوی قەزاکەیە ئەو ئامۆزایەکی دوای ئەوەی دەکەوێتە دەستی داعش بێسەر و شوێن دەکرێت و داوا دەکات چارەنووسی دیاری بکرێت. أكيد هي من أحد جرائم داعش خراب قوة هذا البلد. تاوانەکانی داعش ئەم ناوچەی وێران کردو یەکێک لەوانە کۆمەڵکوژی ناوچەی پیشەسازی بوو. من یەکێکم لەو کەسانەی ئامۆزایەکم بێسەر و شوێنە و دوای داگیرکردنی حەویجە داعش ئامۆزاکەمی گرت چونکە ئەو هاوکاری هێزە ئەمنیەکانی دەکرد. لە 2016 تاوەکو ئێستا نازانین لەکوێیە. بە ئێستاشەوە تیرۆرستان لە سنووری قەزاکە ناوبەناو پەلاماری هێزانیەکان و هاوڵاتیان دەدەن. هێشتا بەشێک لە دانیشتوانەکەی ترسیان لە داعش هەیە. خەڵکی دەڵێن ئەوڕێکخراوە تیرۆریستیا سنوورەکەمانی وێران کردو چەندین کەسی کردە قوربانی. لە ساڵی 2014 داعش هات و دەستی بەسەر قەزاکەدا گرت. ئازاری زۆری بە خەڵک گەیاند. کوشتن و بڕین و دەربەدەرکردن کاری ڕۆژانەیان بوو. قوربانیەکی زۆر لە قەزاکە کەوتەوە و زۆر کەسش بەدیلی کەوتنە دەستیان. ئەم دیمەنانە دەمانگەڕێنێتەوە بۆ ئەو کاتەی قەزای حەویجە بە دەستی داعشەوە بوو. ئەو گۆڕە بە کۆمەڵانەی لە سنوورەکەن ڕووفاتێکی زۆری تێدایە و زۆر بەیان هەڵنەدراونەتەوە. پێشتریش بەشێک لە کەسوکاری پێشمەرگە دیلەکان هاتبوونە ئەم ناوچەیە و زانیاری ئەوەیان پێدرا بوو ژمارەیەک پێشمەرگە دوای شەیدکردنی لە گۆڕی بە کۆمەڵدان. یوسف موڕاد کەناڵی کەرکووک قەزای حەویجە. یەکەم حاڵەتی توشبوون بە پەتای کۆلێرا لە کەرکووک تۆمارکرا. بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووکیش ڕای دەگەێنێت توشبووەکە تەمەنی 36 ساڵە و لە ئێستادا باری تەندروستی جێگیرە. وتیشی سەرجەم نەخۆشخانەکان ئاگادار کراونەتەوە لەوەی هەر حاڵەتێکی گومانی لێکرا فەرمانگەی تەندروستی کەرکووکی لێ ئاگادار بکەنەوە. یەکەم حاڵەتی توشبوون بە پەتای کۆلێرا لە کەرکووک ڕاگەیاندرا و سەرجەم نەخۆشخانەکانی شارەکەش ئاگادار کراونەتەوە بۆ هەر حاڵەتێکی گوماناوی فەرمانگەی تەندروستی لێ ئاگادار بکەنەوە. سەبارەت بە تۆمارکردنی ئەو حاڵەتی پەتای کۆلێرا دکتۆر نەبیل حەمدی بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووک ڕایگەیاند. فەرمانگەکەیان یەکەم حاڵەتی توشبوونی با کۆلێرا تۆمار کرد. بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووک ڕوونی کردوێتەوە توشبووەکەی پەتای کۆلێرا تەمەنی 36 ساڵە و باری تەندروستی جێگیرە و لە ماڵەوە تووشی سکچون و ڕشانەوە بووە و بەو هۆیەوە ڕەوانەی نەخۆشخانەی گشتی کەرکووک کراوە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پێویست. سەبارەت بە هۆکاری توشبوونی بە پەتاکە بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووک ئاماژەی بەوەش کردووە هۆکاری توشبوونەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە چۆتە دەرەوەی کەرکووک و لەو کاتەدا تووشی سکچون و ڕشانەوە بووە. وتیشی سەرجەم نەخۆشخانەکانمان ئاگادار کردوێتەوە لەوەی هەر حاڵەتێک گومانی لێکرا توش بووە بە پەتای کۆلێرا فەرمانگەی تەندروستی کەرکووکی لێ ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی با زووترین کات پشکنین بۆ نەخۆشەکە بکرێت و چارەسەری پێویستی بۆ بکرێت. هاوکات ڕێنمایی هاوڵاتیانی کرد ئاوی پاک بۆ خواردنەوە بەکاربهێن و دڵنیا بنەوە لەسەر چاوەکەی. دەشڵێت ئەگەر ئاوی پاکیش بەدەست نەکەوێت پێویستە کلۆر بکرێتە نێو ئاوەکەوە یاخود بکوڵێندرێت ئەما وێڕای پاکڕاگرتنی دەست و ششتنی بە ئاو سابوون. کۆلێرا بەهۆی پیسبوونی سەرچاوەکانی ئاوەوە تووشی مرۆڤ دەبێت و سکچوونێکی مەترسیدار دروست دەکات. ئەگەر بە زووی چارەسەر نەکرێت مەترسی ئەوە دروست دەکات کە لە چەند کات ژمێرێکدا کەسی توش بوو بکوژێت. هاوکات نەخۆشیەکە بەهۆی بەکتریاوە تووشی مرۆڤ دەبێت. زۆربەی کات لە ڕێگەی پیسبوونی ئاوی خواردنەوە و خۆراکی پیسەوە بڵاو دەبێتەوە. ئەم پەتایە زۆر درمە و لە کاتی توشبوونی چەند کەسێکی ناو کۆمەلگا زۆر بە خێرایی دەگوازرێتەوە بۆ کەسانی دیکە. هەروەها پیسایی نەخۆشە توشبووەکە سەرچاوی سەرەکی پەتای کۆلێرایە. وەزارەتی نەوتی عێراق بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدرالی بە سەرکەرتی نەوتی هەرێمدا ڕێگەیەکی نوێ دەگرێت سەبەر ئەویش لە ڕێگەی کۆمپانیەکانی نەوتەوە. بەپێی ئەو بەڵێننامەیە کە وەزارەتەکە بە کۆمپانیەکانی پڕ دەکاتەوە کۆمپانیا نەوتیانە نابێت لە کێڵگە نەوتیەکانی هەرێم کار بکەن و پێویستە تاوەکو 3 مانگی تر کارەکانیان لە هەرێم کۆتایی پێبێن ئەگەرنا
دەخرێنە لیستی ڕەشەوە. وەزارەتی نەوتی عێراق دەستی بە کۆمەڵێک هەنگاو کردووە بۆ جێبەجێکردنی بڕارەکەی دادگای فیدرالی سەبارەت بە دۆسیە بەڕێوەبردننی نەوتی هەرێمی کوردستان. دوای ئەو دوو لایەنە نەیانتوانی بگەنە فۆرمەڵەیەکی ڕێککەوتن کە کۆتایی بۆ قەیرانە بێنێ کە هەیە زیاتر لە 10 ساڵە بەردەوامە. وەزارەتی نەوتی عێراق چەند مەرجێکی بۆ کۆمپانیا نەوتیەکان دادەنێ بۆی نابێ هیچ گرێبەست و پرۆژەیەک لە کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن. با پێوە بەڵێنامەی کە وەزارەتەکە بە کۆمپانیەکانی پڕ دەکاتەوە ئەو کۆمپانیا نەوتیانەی لە هەرێم کار دەکەن دەبێ بەڵێنامەیەک پڕ بکەنەوە کە نابێت لە کێڵگە نەوتیەکانی هەرێمکار بکەن چونکە پێچەوانی بڕارەکەی دادگای فیدرالیە. لە بڕگەی دووەمدا دەڵێ گەرە و کۆمپانیانەی لە هەرێم کار دەکەن و لە ئێستادا پرۆژەیان هەیە دەبێت لە ماوەی 3 مانگ کارەکانیان تەواو بکەن. لە بەڕگەی سێمیش جەخت دەکاتەوە کە ئەگەر و کۆمپانیانەی لای کێڵگە نەوتیەکانی هەرێم کار دەکەن پابەندە بن بە خاڵی یەکەم و دووەم ئەوە لەلایەن بەغداوە دەخرێن لیستی ڕەشە و نابێ کاریان لەگەڵ بکرێ. ئەمەش دوایەوە دێ وەزارەتی نەوتی عێراقدانی بۆدانا کە سەرجەم دانوستانەکانی لەگەڵ هەرێمی کوردستان شکستێنەوە. لە 15 شوباتی 2022 دادگای باڵای فیدرالی عێراق بڕیارێکی دەرکرد و تێیدا هاتووە یاسای نەوت و غازی حکومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2007 دەرچووە نادەستوریە، هەروە هەڵوەشاوەیە بەهۆی پێشلکردنی بڕگەکانی مادە دەستوریەکان. هەروارێمی کوردستانی پابند کردووە بۆی بەرەمێنانی نەوت ڕادستی حکومەتی فیدرالی بکە. دادگاکە لە ڕاگەندراوێکدا مەژەی بۆ کردبوو بڕیارەکە پابندکردنی حکومەتی هەرێم لە خۆ دەگرێ بە ڕادستکردنی تەواوی بەرهەمێنانی نەوت لە کێڵگە نەوتیەکانی هەرێم و ناوچەکانی دیکە. کە وەزارەتی سامانە سروشتیەکان لە حکومەتی هەرێمی کوردستان خەریکی دەرێنانی نەوت بوو ڕادستکردنی بە حکومەتی فیدرالی کە وەزارەتی نەوتی عێراق نوێنرایەتی دەکا توانایی بەکارهێنانی دەسەڵات دەستوریەکانی خۆی سەبارەت بە گەڕاون دەرهێنان و هەناردەکردنی نەوت هەیە. بڕیارەکانی لیژنەی ئەمنی کەرکووک سەبارەت بە چارەسەرکردنی قەیرانی بنزین لە سنووری پارێزگاکان و ڕزایی لێکەوتەوە. بەهۆیەوە بەیانی ئەمڕۆ شۆفێران گرتبوونەوەیکیان لە بەردەم بنزینخانەی حکومە ئەنجامدا و بۆ ماوەیەک ڕێگەی هاتوچۆیان گرت. دوای ئەوەی ئێوارەی دوێنەیە لیژنەی ئەمنی کەرکووک چەند ڕێنمایەکی دەرکرد و تیایدا دابەشکردنی بنزینی محەسەنی بە نرخی 650 دینار بەسەر هاوڵاتیان ڕاگرت و زۆربەی بنزینخانەکانی تایبەت کرد بە بنزینی نۆرماڵ. لە ئێستادا دابەشکردنی بنزین بە نرخی 650 دینار بەسەر ڕێبواران و هاوڵاتیانی کۆبۆنیان نییە ڕاگیراوە. پێشتر کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان ڕایگەیاندبوو کە پابەندی ڕێنمایەکانی لیژنەی ئەمنی کەرکووک نابن، بەڵام بەیانی ئەمڕۆ سەرجەم بنزینخانەکانی کەرکووک پابەندبوونی خۆیان ڕاگەیان و بڕیارەکانی لیژنەی ئەمنیان کردوتە بواری جێبەجێکردنەوە. ونطالب السيد الكاظمي خلصنا من هذا المحافظ. عمي انا ابن الحويجه كلها تعرفني، انا ابن الحويجه وانا اعرف المحافظ. خلصنا من هذا المحافظ. داوا لە بەڕێز کازمی دەکەین ڕزگارمان بکات لەم پارێزگارە. من خۆم خەڵکی حەویجەم، هەمووان باش من دەناسن، خۆم پارێزگاریش دەناسم. تکایە دووبارە دەیڵێمەوە ڕزگارمان بکەن لەم پارێزگارە. نە کارەبای هێژ نە بەنزینمانەداتێ. ئێستا بەنزین لتری بە 1000 دینار حساب دەکات. زیادەکەی بۆ کوێ دەبن؟ خۆی بە 450 دینارە. بۆ کوێی ئەبەن ئەی هاوار؟ بۆ خەڵکی کەرکووک یان بۆ گیرفانی خۆتان؟ وين تودي تنطيل الشعب كركوك لو تنزل بالجيب؟ مو كافي تعبنا الخاطر الله. دژە تیرۆری عێراق دوو تیرۆریست لە سنووری ناحیەی سەرگەڕان دەکوژن. لەو ڕۆ تەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردوێتەوە. بەرەبیانی ئەمڕۆ لە ناحیەی سەرگەڕانی سنووری پارێزگای کەرکووک هێزەکانی دژە تیرۆری عێراق دوو تیرۆریستی داعش دەکوژن. ئەویش دوای ئەوەی لە ڕیزانیاری هەواڵگری بۆ سەیەکیان بۆیانزانە و پاشان لە ڕێگەی موشەکە و تیرۆرستانە کراونە تامانج. هاوکات دەستگای دژە تیرۆر لە ئۆپراسیۆنێکی دیکەدا لە سنووری قەزای مەخموور با مەبەستی گەڕان و پشکنینیان بۆ یەکێک لە حەژارکەکانی تیرۆرستان توانیان تیرۆریستێک بکوژن کە پاسەوانی یەکێک لە شانە نووسووەکان بوو. جگە لەوەش دەستیان بەسەر ژمارەیەک چەکی سووک و کەرەسەی تەندروستی و نارنجۆکی دەستی و مۆبایل داگرتووە. سەرەڕای کەمی تابلۆکانی هاتوشە و ڕێنوەی لە شەقامەکانی کەرکووک بەشێکی زۆری شیان شکاون. ئەمەش گەلەوەی لە زۆرێک لە شەقامەکانی کەرکووک بوونیان نێو نابیندرێن. شۆفێرانیش نیگەران و دەڵێن زۆر جار تووشی سەرپێچی دەبن و سزا دەدرێن لەلایەن پۆلیسی هاتوچۆ. هۆکاری سەرپێچیەکانیش بۆ نەبوونی تابلۆی پێویست دەگەڕێننەوە لە شەقامەکاندا. تابلۆی هاتوچۆی چەند شەقامێکی جیاوازە لە کەرکووک. ئەمە سەرباری کەمی تابلۆکانە لە شارەکە.
لە چەند شەقامێکی جیاواز شۆفێرانمان دوان هەریەکەیان بە جۆرێک باسی تابلۆکانیان دەکرد. شۆفێرێک باس لەوە دەکات زۆر جار بەهۆی نەبوونی تابلۆوە دووچاری پێبژاردن و سزا دەبنەوە. شۆفێرێکی دیکەش بە تەنزەوە دەڵێت ژمارەی لەمپەرەکان لە تابلۆکان زیاترن. چیتم دایرەی مرورەوە ماشەڵا منە عەلامەی لێلەوانێتە هەمووی بۆ لەبەر نەکرێ بۆ نمونەیان هەمووی لە مێشکا خەزن نەبێ بەڵام دێیتە سەر جادەکە وەکو وایە لە دەرەوەی شاربی نەک لە ناوەوەی شار. پێویستە یعنی حکوومەت ئەبێ سیر کات دەبێت ئەو شوێنانەی کەوا بڵێن بۆ نمونەکەوا مەمنوعە عەلامەیە دانێت لە دوای ئەوە کە داشتنە کابرا ئەوەستێت با مرورەکە بێ بڵێ کاکە مەمنوعە نابێ بۆ وەسیت تۆ یەکسەر بۆ وەسڵی بۆکەیت. سێریەم عەلاماتەکە بەعەکسی جادەگەەوە دایەنەوە حتا عەلامات زۆر بێ هێشتا بۆ سایەق کەمە خاستن لە پێچەکانە. ئەرکی دانان و جێگیرکردنی تابلۆکانی هاتوچۆ و ڕێنوێنی لە کەرکووک پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان هەردوو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و شارەوانی. بەڕێوبەری هاتوچۆش دەڵێت لە پلانیاندایە لە ڕێگەی پرۆژەیەکەوە سەرجەم تابلۆشکاوەکان نوێ بکەنەوە و ئەو شوێنانێشی بێ تابلۆن بۆیان دابنرێت. سەبارەت بەو تابلۆیانە تەبیعی ئەو ماوەی چەند ساڵێکە ئەو تابلۆیانە دانراوە دروست کراون هەندێکیان کۆن بوون هەندێکیان کەوتون و شەقام و شۆستە و مجەسەری تازە کراوە لە شاری کەرکووک ئەوانش پێویستیان بە تابلۆیە. ئێمە پێشنیارمان کردووە بۆ شارەوانی ئامارێکمان پێیان داوە لەسەر ئەو ئامارە پرۆژەیەکیان تەقدیم کردووە محافزش موافقەی لەسەر کردووە چاوەڕێی وەڵامەکەین و میزانێک کە بێتەوە شارەوانی جێبەجێەکە. شۆفێران دەڵێن کاتێک دەچینە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری و مامەڵەکردن بەشێکی زۆر لە تابلۆ و هێماکانی هاتوچۆ دەبینین بەڵام لەسەر شەقامەکان جگا لە ژمارەیەکی کەمیان نەبێت هیچی تێدا بەدی ناکرێت. زانانە بەز کەناڵی کەرکووک. بەهۆی کەمی بارانبارین و گرتنەوەی ئاوی بەنداوەکانەوە دۆخی کوشتتوکاڵ لە گەرمیان بە تەواوەتی خراپ بۆ و کاریگەری تەواوی لەسەر سنوورەکە دروست کردووە. هاوکات شارەزایانی کوشتتوکاڵ ئاماژە بەوە دەکەن پێویستە حکوومەت هەنگاوی خێرا بنێت بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی وشکە ساڵی. پسپۆڕانی بواری کشتتوکاڵی لە گەرمیان داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەنگاوی خێرا و پێویست بگرنە بەر بۆ هاوکاریکردنی جوتیاران چونکە گەرمیان زەرمەندترین ناوچەیە لە چاو ناوچەکانی تری کوردستان لە ڕووی وشکە ساڵیەوە. جوتیارێکیش دەڵێت لە ماوەی 2 ساڵدا دەیان ملیۆن دینار زیانمان بەرکەوتووە بۆیە چیتر لە تواناماندا نییە بەردەوام بین. والله ئەمە 2 ساڵە فەلا بە تایبەتی وشکە دێمانە خەسارە من پارەکەم خۆم 6 میلیۆن خەسارم کرد بووە 20 میلیۆن خەساری کردوێ. ئیمساڵ ڕاستیە لە تستی بێبارانی گوێرێت تۆ من نەکرد بڕێ تۆزی ئاویم کردووە. 2 ساڵە فەلا حالە زەرەرە حکوومەتی بەڕاستی وەکو پێویست ینی هاوکاری جوتیاران ناکە. شارەزایەکی بواری کشتتوکاڵیش دەڵێ وشکە ساڵێکە هێندە کاریگەری هەبووە ڕەنگە کاریگەریەکانی بەردەوامی هەبێ لەسەر ساڵانی داهاتوش بۆیە پێویستە حکوومەت هەنگاوی خێرا و بەدەنگەوە هاتن بنێت. ئەمەش تاسیری کرد لەسەر کانیاوەکان لەسەر بەنداوەکان بۆیە مەسەران ئەبێ هەندێ ئیجراعات مەسەران لەلایەن حکوومەت و لەلایەن جیهاتی معنیوە هین بکات بۆی بتوانێت لەم دیاردەیە شرت نییە مەسن ئەم دیاردێ بەس ئیمساڵ بێ لەوانێ ساڵانەتر دووبارە بێتەوە بۆیە ئەبێ هەندێ ئیجراعات وەربگیرێت و هانی جوتیاران بدا بۆ ئەوەی مەسەرەن هین پرژاندن و لەگەڵ دڵۆپاندن بەکاربێنێت. کشتتوکاڵی گەرمیانیش لە هەوڵی تەواودایە بە هەماهەنگی ئیداری گەرمیان تاوەکو حکوومەت بۆ ڕوبڕبوونەوەی وشکە ساڵی بودجەیەکی تایبەتیان بۆ تەرخان بکات.
پلانمان چێمە لە راپۆرتێکە ڕادستی ئیداری گەرمیان و وەزارەتی کشتتوکاڵمان کردو و بە ئومێدین لە داهاتیۆکی نزیکە ئەو پلانانێک کە باسمان کردو بۆ شکە ساڵی و ئەو بجێی کە داوامان کردو بۆمان دابین بکەن. لە گەرمیان بەشێک لە زەویە کشتتوکاڵیەکانی سنوورەکە پشتیان بە ئاوی بەنداوەکان بەستووە و بەشێکی تریشیان بە ئاوی چەم و کارێزەکان. لەگەڵ وشکبوونی ژمارەیەک لە چەم و کانی و کارێزەکانیشدا ڕوبەڕووی زیانی زۆر بوونەتەوە. دڵنیا محمود کەناڵی کەرکووک، گەرمیان. ئاماژە بە سەردەڕی دووەمی هەواڵەکانەدا. سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەیەنێت راپۆرتێکیان سەبارەت بە چارەسەرکردنی کەم و کوڕەکانی دابەشکردنی موچەی خانەنشینان ئامادە کردووە کە چەندین ڕاستپاردە لە خۆ دەگرێت. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان چەند پرۆژە یاسایەک لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێم پێشکەش دەکات. بەپێی سایتێکی شیکاری ئەمریکی هاوپەیمانەکانی سەدر هەر لە سەرەتاوە باوەڕیان لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی نەبوو تەنها لە خەمی پۆست و کورسیدا بوون. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە بەغداد پێشوازی کرد لە خاتووەگوچی دانیێل سجێگری بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچبەران. لە دیدارەکەدا سەرۆک کۆمار جەختی کردەوە لە پێویستی بچەوکردنی هەمانگی نێوان عێراق و ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچبەران و کارکردن لەسەر دانانی پلان و استراتیژیەت بۆ بەرەنگاربوونەوەی بیری توندڕەوی. هەروەها ئاماژەی کرد بۆەوەی کە عێراق زیانی زۆری بەرکەوتەوە بەهۆی تیرۆرەوە و هەر ئەوەش بۆتە هۆی ئەوەی خەڵکێکی زۆری ئاوارەی ناوخۆ و دەرەوەی عێراق بێت. هاوکات سەرۆک کۆمار جەختی لەسەر ئاسانکاری گەڕانەوەی خۆبەخشانی کۆچبەران کردەوە لەگەڵ ڕێزگرتن لە یاسای نێودەوڵەتیەکان کە زامنی مافەکانی مرۆڤ و هەڵبژاردەی کۆچبەران بکات. لا هەمان کاتدا گەڕانەوەی ژیانی ئاسایی بۆ کۆچبەرانیشم سۆگەر بکات. لای خۆشیەوە خاتووەگوچی دانیێلس پشتیوانی ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچبەرانی دووپات کردەوە لەسەر دۆسەی کۆچبەران و داواشی کرد عێراق ببێت ئەنجامی ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچبەران. زیاد جەبار سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بە دۆدەچوونیان بۆ کەم و کوڕیەکانی میکانزمی دابەشکردنی موچەی خانەنشینان کردووە و راپۆرتێکیان ئامادە کردووە کە چەندین ڕاستپاردە لە خۆ دەگرێت. وتیشی و ڕاستپاردانە ڕاستی سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کراوە وەکو ڕێگە چارەیەکی خێرا بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆران و سیستمی بانکی لە کوردستان. وە خۆتان نەزانن ماوەیەک لەوە پێشوە لە ڕابردووە کێشە و کەموکوڕی هەبووە لە شێواز و میکانیزمی دابەشکردنی موچە بە تایبەت میکانیزمی دابەشکردنی موچەی خانشینان لە هەرێمی کوردستان بۆ ئەمە بەسەر لە لیژنەی دارایی گفتوگۆیەکی زۆرمان کرد و لیژنەیەکی سێکەسەمان پێگەێنا بوو کە ئەم لیژنەیە بە دەستخۆشیی زۆرەوە دوای مانوبوونێکی زۆر هەوڵیاندا کە راپۆرتێکی باش ئامادە بکەن بێنەوە لیژنەی دارایی تاوەکو لەوێ پەسەند کرد راپۆرتەکەیان ئامادە کردبوو کە هاتە لیژنەی دارایی لێ گفتوگۆی لەسەر کرا و لە لیژنەکەمان پەسەند کرا و ئەو راپۆرتە ڕوبەڕۆی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی تاوەکو میکانیزمە بەکاربێنێ و گشتێکی ئانی کە بەشێک لە ڕاستپاردەکانی شتی ئاینین کە ئێستا کێشە و کەموکوڕەکان عیلاجکاوە ئێستا خۆتان ئاگادارن لە دوو هەفتەی ڕابردووە بۆ داهاتوش وەزیرەکان دێنە پەرلەمانی کوردستان سیانزە لەو یاداشتانە ڕوبەڕووی لیژنەی دارایی کراونەتەوە کە لیژنەکەمان راپۆرتی بۆ ئامادەکەین تاوەکو بە ئامادەبوونی لایەنی تایبەتمەند و وەزارەتی دارایی و وەزیری دارایی لە پەرلەمانی کوردستان راپۆرتەکانمان پێشکەشکەین. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کاروانگەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی ڕایگەیاند لە ئێستادا هەرێمی کوردستان بە چەندین قەیران تێپەڕ دەبێت هەر بۆی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین پرۆژە یاسای پێشکەش کردووە کە هاوکاریەکی باشی هاوڵاتیان و موچەخۆران دەکات بە تایبەت لەسەر پرسی گەڕانەوەی پاشەکەوتی موچەی موچەخۆران.
یەکێک لەو پرۆژە یاسانەی کە ئێمە تەقدیممان کردو پرۆژە یاسای مەقاسەیە کە مەقاسەواتە بریەخستن کە یەکێکە لەو پرۆژانەی کە توانێت هاوکارێکی باشی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت لەسەرباری ئەوەی کە ئێمە لە پێشتر لە یاسای چاکسازی هەوڵمان داوە کە تەواوی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بجێڕینەوە لە ڕێگەی یاساوە و پرۆژەی تایبەتمان پێشکەش کردو لەو بارەیەوە توانیمانە پرۆژەکە تەقدیم بە سەرۆکایەتی پەرلەمان بکەین ئێستا هەوڵ دەین ئەو قەرزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لای هاوڵاتیانەتی و هاوڵاتیان لای حکوومەتی هەرێمی کوردستانەتی بریەکیان بخەن بەو شێوەی خوارەوە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان قەرزی کارەبا قەرزی بانکە پسپۆرەکان واتە نیشتە زێبوون قەرزی هاوسەرگیری بە یەکەمیانەوە کە کارەبایە بە کارەبای ماڵان 312 ملیار دیناری لای هاوڵاتیانە قەرزی بانکە پسپۆرەکان نیشتە زێبوون 157 ملیارە قەرزی هاوسەرگیری 521 ملیارە و کۆی گشتی ئێمە دەکاتە نزیکە 1 ملیار دلار بەڵام لە بەرامبەردا هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕی 10 ملیار و 395 ملیۆن و 170 هزار دلاریان لای حکوومەتی هەرێمی کوردستانە دووبارە ئێمە هەوڵمان داوە کە ئەمان لە ڕێگەی یاساوە بچەسپێنین بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆران شایستەدارایەکانیان و لێبڕینی موچەیان و پاشەکەوتی موچەیان لە ڕێگەی یاساوە بۆ بجێڕدرێتەوە بەڵام هاوڵاتیان کاتێک کە مەبەستیانە کە سوودمەند بن بە شێوەی بریەخستن بە شێوەی مەقاسە پرۆژە یاسایەکمان تەقدیم کردو بە ڕێژەی سەداستی بۆی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێیدا سوودمەند بن بەهۆی کەمی و گرانبوونی نرخی بنزین هەروەها کەمی و بنزین خانانەی کە بۆ شۆفێرانی تاکسی دابین کراوە بەشێک لە شۆفێرانی تاکسی لە هەولێر گرت بوونەوە و وەکو ناڕەزایی دەربڕینیش ڕێگەی هەولێر کەس نەزانیان داخست داواکار بوون گرفت و کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت بەهۆی کەمی و گرانکردنی نرخی بنزین و کەمی ئەو بنزین خانانەی کە بۆ شۆفێرانی تاکسی دابین کراوە بەشێک لە شۆفێرانی تاکسی گرت بوونەوە و ڕێگای هەولێر کۆیان داخست کاکە گربوونەوە وەڵام مۆزوع بنزینە بنزینخانە کاوها دەبینی خەپسە لەسەری دروست دەبی دای دەخا بەدڵی خۆی چ کاتەژبی کاتەوە بەدڵی خۆی دەیکاتەوە کە دەبتە سەعات 11 و 12 دەرێ بنزین خەڵاسی دەسەڵاتی شت نییە کاکە سیارە هەیە لە مەغریبەوە دایدەنێ هەیە کە ئەمڕۆ سڕێ تاکە تەواو بوو سیارەکە لێرە بەجێ دێری کە جوتە بۆ بەیانی دێ دیسان دو حسابێک 24 ساعت بەلانی کەم کە هیوا هەیە دێ لێ ڕای دەگری سڕێ نییە کابرا ناتوانێت لە دەرێتێکە لە دەرێ لە 1300 دینارە بەکەڵ چیش نایە ئەگە بەکەڵی بێ بە خودای کەس نایاتەوە بەزمێنە ئەوە لەسە بەنزینەیە بەنزینەکە گران بۆ ئەو قەرباکەشەم کە سێ بەنزینخانەیە ئەگە بەنزینخانەی زیادکەرە خەپسەیە نامێنێ هەموو 4 بەنزینخانەیە 5 بەنزینخانەیە لەو هەولێرێ لەو تەکسی ئەگە زیادکەن ئەو هاناوی بەنزینەکەشی باش نییە بە 3 بەزین بە 1200 دەکەی بستەک ناڕۆی فیتما بیدەستێ چ بکە خەڵک چ بکە ساکتە سلسمەیە تا غاردا 200,000 ناری شێناکە هەیە لە سپین و ڕاوەست لە دنیا و ڕاوەستایە لە دنیا و سڕێ ڕاگرتووە شۆفێرانی تاکسی دەڵێن نرخی بنزین لە بەنزینخانە بازرگانیەکان گرانە و کوالیتەکەشی خراپە داواشیان کرد بەشە بنزینی حکومیان بۆ زیاد بکرێت والله کاکە شوێری سعادەی شوێ سیارم لە سڕێ ڕاگرتیە سعات 5 بەنی هاتیمە تا ئێستا ئەو بازاڕەکەیە وڵا داواش دەکەم با بەنزینخانەمان لە بۆ زیاد کاکە ئەوە نەمینێتن ئەو قەرەبارەکە لێرە نەمینێتن کاکە ببینە کەس بە کەس نییە یعنی کەسێک لە کەینەوە نای تێرانە بری کاکە هەتای وارە ئەو شوردانە هاتینەوە تاوا ببرێتەوە هەر ڕێەکە جویرا بووە کەس نەیدەکردەوە ئەوێ کوالێت هەر خراپ وەرە بە 1250 ناری دەسم تێ دەکەم ئەگەر 5 دقی پێچ و ئەگەر هەر ڕاست سیارەکەم لە ژنەکەت گلێی بکە ئەو ئێستا تێم کردە پێرێکە وا لە ئیشکەتێ پلاکم ڕاوەستاینە کێشەیمە بەنزینەکەیە بە قورعان ئیشێتر هەبێ بە سوالکردن نەبێ ئیشێتر بۆ دۆ زۆبا بیکەم ئاگە ئیش تەکسیم کرد تەکسەکە ئەدەستوێن بەخوا بای لتری لێرە 600 داوا هیچ بەرمان ناکە بە 1200 تێگەم بای 10000 تێگەم 10000 ناگەم لێ بڕێ ئەنجا لەگەڵ کوالیتی خراپە نازام بۆ بنزین لە کەرکوب لە مووسڵ بە 450 خێرە لە بنخاگەکەی خۆمانە بە 1200 لە ماوەی ڕابردوو نرخی بنزین لە شاری هەولێر بە ڕێژەیەکی زۆر بەرز بۆتەوە و ئەمەش بارگرانی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر شۆفێرانی هەڵی بنەسڵاوە کەرکووک لە بەردەم وەزارەتی گواستنەوە گەیاندن بەم بەسینە ڕزای دەربڕین گرت بوونەوە خۆپیشاندەران وتیان بەهۆی ئەوەی پیان ڕاگەیاندون دەبێت کرێی گواستنەوەی هاوڵاتیان زیاد بکەن گرت بوونەتەوە ئەماژە بۆ دەکەن ئێمە بەو کرێی ئێستایان ڕازین و نامانەوێت کرێکە زیاد بکەین شۆفێرانی هێڵی بنەسڵاوە کەرکووک لە بەردەم وەزارەتی گواستنەوە گەیاندن
گردبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا. ئەم گردبوونەوەیە یانەوەیە کرێکەی ئێمە لە بنەسڵاوە بۆ کەرکوو کرێمان 8,000 پێ ئەیانە بیکەین بە 10,000 دینار. ئێمەش ئەگەر بیکەین بە 10,000 بە تاکید دیسا کۆمەڵێکی خەڵکی فەقیر و هەژار لە بنەسڵاو لە دارەت و لە کەزەزانن. ئێمە ئەو خەڵکات لەگەڵمادە نە خەڵکی و لێ بەڕاستی خەڵکی بنەسڵاوە فەقیر و هەژارن. کەیە بە 6,000 ئێمە بیکەین بە 10,000 کەس لەگەڵمانە سەر ناکەوێت. دوایەوە کرێی بینی بنەسڵاوە کەرکووک ساعتێک و 10 دقەیە. ئەڵێن بیکەن بە 10,000 ئێمە 8,000 کرێی کە هەولێر بەغداد 35,000 دینارە کە 5 سەعات ڕێگایە هەتا ئەگەیتە بەغداد. ئەم شۆفێرانە ئاماژە بۆ ئەوە دەکەن کە پێیان ڕاگەیاندوون دەبێت کرێی گواستنەوەی هاوڵاتیان زیاد بکەن لە 8,000ەوە بۆ 10,000 دینار. داواکاری ئێمە ئەوەیە کە هەر بە 8,000ەکەی خۆمان بارکەن یعنی بیکەینە 10,000 ئەو کات فەرقی لەگە پاسە زۆرە بێتە 4,000 فەرقی یعنی کابراگە 4 نەفەر بێ 4 نەفەر ئەکە 16,000 فەرقی 16,000 زۆرە تو بەس سەفەرێ بکەی لە هەولێرەوە بۆ کەرکووک زۆرە بۆ ئێمە داواکارین کە لەسەر سعرەکەی خۆمان هەش بێ ڕاستی ئێمە بۆمان دەرێنێ لێرە بە 32,000 ڕۆین لەو سەر بە 32,000 ئەمە 64,000ەکە 10,000 بنزینە بە 50,000مان بۆ بنێتەوە لەخوا بەزار بێ 50,000 ئایبیتی عنی بە سەفەرێ لە سندیکای بنسڵاوە ئەلی بیکەنە 10,000 ئێمە بەهشتەکە ڕازین لە هەشتەکە زیاتر ناتوانین یەک دینار زیاد بکەین داواکاریمانەوەی بێڵن بۆخمان بە 8,000ەکە بار بکەین لێرە ئێستا لە ڕەحیماوەش لە کەرکوو نایلم بارکەین لێ دەرمان کردەوە 5 ڕۆژە بێ بارمان نەکردووە. ناڕەزایی ئەم شۆفێرانە لە کاتێکدایە نرخی گواستنەوەی هاوڵاتیان لە بنەسڵاوە بۆ کەرکووک 8,000 دینارە و بەڵام حکوومەت ئەم نرخەی بۆ 10,000 دینار بەرز کردوتەوە و ئەم شۆفێرانەش داواکار بوون نرخی گواستنەوە وەک خۆی لێ بکرێتەوە و ئەمەش لە بەرژەوەندی هاوڵاتیان و شۆفێرانە. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. پێشبینی دەکرێت شەپۆلێکی گەرمای بەتین ڕوو لە عێراق و هەرێم کات و پلەکانی گەرماش نزیکی 8 بۆ 9 پلە بەرز ببێتەوە. لەو ڕۆ ئاراس جەبار شارەزای باری کەشناسی لە ڕاگەیەنرایەکدا ماژەی بۆ کرد ڕۆژانی هەینی و شەممەی داهاتوو شەپۆلێکی بەتینی گەرما لە باکووری ڕۆژئاوای ئەفریقیا دروست دەبێت و زۆربەی وڵاتانی ناوڕاست و ڕۆژئاوای ئەوروپا دەگرێتەوە. وتیشی سەبارەت بە ناوچەکانی هەرێمی کوردستان کاریگەری گەرما لە کۆتایە مانگەدا پێدەچێت زۆر بەهێز بێت لەسەر ناوچەکانی هەرێم و لە 17 تاوەکو 20 مانگە پلەکانی گەرما 8 بۆ 9 پلەی سەدی بەرز دەبنەوە. بەڵام لەگەڵەوەشدا هەوایەکی فێنک لە سەرەتای مانگی داهاتوودا هەستی پێدەکرێت. سایتی ئەتلانتی کانسڵی ئەمریکی لە راپۆرتێکدا ڕوونی کردوتەوە لایەنە هاوپەیمانەکانی موقتەدا سەدر هەر لە سەرەتاوە باوەڕیان بە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی نەبووە بەڵکو هەڵپەی پۆست و کورسیانداوە. ئەمەژەی بۆش کرد دەست لە کارکێشانەوەی پەرلەمانسارانی سەدر ڕێگر نابێت لە بەردەم ئەنجومەنی نوێنەران بۆ بەدیهێنانی نیسابی یاسایی. بەپێی سایتێکی شیکاری ئەمریکاییە و لایەنانی هەڵپەیمانی سەدر بوون باوەڕیان بە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی نەبووە بەڵکو تەنها لە خەمی پلە و پۆستدا بوون. سایتی ئەتلانتی کانسڵی ئەمریکی کە تایبەتە بە شیکارە سیاسیەکان لە راپۆرتێکدا تشکی خستۆتە سەر پێشاتەکانی عێراق دوای کشانەوەی فراکسیۆنی سەدر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕایگەیاندووە. دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارانی سەدر ڕێگر نابێت لە بەردەم ئەنجومەنی نوێنەران بۆ بەدیهێنانی نیسابی یاسایی ئەویش لە ڕێی پڕکردنەوەی کورسیەکانی پەرلەمان بۆ کاندیدانی لە هەمان بازنەی هەڵبژاردن زۆرترین دەنگیان هێناوە. بەپێی راپۆرتەکە هەر لە سەرەتاوە ڕوون بوو کاوپەیمانەکانی سەدر هاوڕای تێڕوانین و بیرروبۆچوونەکانی نەبوون لەباری حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بەڵکو ئەوان زیاتر گرنگیان بە بەدەستێنانی پۆستەکان دەدا. ئەوەشی خستۆتە ڕوو بە هێزترین بەربەسی دژ بە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی سەدر لایەنەکانی دیکەی شیعە بوو بەو پێی سەدر سوور بووە لەسەرەوەی ئەو لایەنە شیعیانە لە حکوومەت دوور بخاتەوە لە ڕێی بەشداریکردنی کەمینەیەکی شیعە و بە بەشداری بەشێک لە کورد و سونە حکوومەت دروست بکات. ئەمەش لای زۆرینەی ماڵی شیعە هێڵی سوورە و قبولکراو نییە. بە تایبەتی پۆستی سەرۆکوەزیران دەبێت لە شیعە بێت و زۆربەی لایەنەکانی ئەو پێکاتەیە بەشدار بن لە دانانی کەسێک کە ڕایان لەسەری هەبێت. لە راپۆرتەکەدا ئەمەش بۆش کراوە دابەشبوونی دەنگەکانی شیعە لە ئەنجومەنی نوێنەران لە ڕێی قۆرەخکردنی ناکۆکیە ناوخۆیەکانیان لەلایەن سەرکردەکانی سونە و شیعەوە کاری لەسەر کراوە. سەبارەت بەدەست لە کارکێشانەوەی فراکسیۆنی ڕەوتی سەدر سایتی ئەتلانتیک کانسڵی ئەمریکی ڕوونی دەکاتەوە ئەو دەست لە کارکێشانەوەیە ئاڵنگارێکی گەورەیە لە بەردەم سیستمی سیاسی عێراق. بەڵام لەسەر سوودبەندانی ئەو دەست لە کارکێشانەوەیە پێویستە بە ئاگاییەوە مامەڵە بکەن لەگەڵ لێکەوتەکانی و دەبێت هۆشیارانە هەنگاو بنێن بۆ پڕکردنەوەی کورسیەکان و
پڕکردنەوەی نسابی قانونی لە ئەنجومەنی نوێنەران. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.